کورد دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن لە عێراق لە ساڵی 2023دا بەشداری کرد لە بنیادنانەوەی سیستەمی سیاسی لە عێراق و لایەنێکی گرنگیش بوو لە داڕشنەوەی دەستوری 2005 عێراق. بەپێی ئەو دەستورە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرالیدا کە ئەرک و مافەکانی بەپێی دەستور دیاری کراوە. بەو پێی هەرێمی کوردستان پێش ساڵی 2005 دەستوری تایبەت بەخۆی نەبووە، ناچارە لە داڕشنەوەی دەستور و یاساکانی خۆیدا ڕەچاوی دەستوری عێراقی بکات. ئەوەش بۆ پێی دەستوری عێراق چوارچێوەی گشتی ڕێکخستنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەندە لە زۆر بواردا. لە دوای ساڵی 2005ەوە پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند بە چەندین قۆناغدا تێپەڕ بووە، بەڵام هیچ کات پەیوەندیەکانی نێوان ئەو دوو لایەنە ئەوەندەی ئێستا خراپ نەبووە. دوای سەرهەڵدانی ناکۆکیەکان لەبارەی هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێی تورکیاوە، ناکۆکیەکانی نێوان هەرێم و ناوەند قوڵتر بوونەوە بە جۆرێک لە ئێستادا هەردوولا لە دابڕانێکی قوڵدان کە ئەگەری ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانیان تا ڕادەیەک لاوازە. لێپرسراوانی هەرێم زۆرجار بۆ جێگرتنەوەی ئەو دابڕانی کا لەگەڵ ناوەند هەیە پەنایان بۆ تورکیا بردووە، بەڵام ئەو هەنگاوەش سەرباری ئەوەی کە هیچ گرنتیەکی نییە ئەگەری زۆریش هەیە کە جارێکی تر کورد بکاتەوە قوربانی ململانێ سیاسیەکانی وڵاتانی ناوچەکە. پێگەی ئەلمۆنیتەر لەبارەی دروستبوونی دەوڵەتی کوردیەوە نووسیوێتی، دەوڵەتی کوردی لە ئەگەری دروستبوونیشیدا دەوڵەتێک دەبێت کە پاشکۆی تورکیایە. لەگەڵ ئەوەشدا داهاتووی کورد لە ژێر هەڕەشەی نزیکبوونەوەی وڵاتانی ناوچەکەدایە. هەر نزیکبوونەوەیکی نێوان بەغداد و ئەنقەرە ئەگەری زۆری لێ دەکرێت کە جارێکی تر کورد بکاتە قوربانی بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە. لەگەڵ ئەوەشدا لە ڕەوشی ئێستادا هەوڵدان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد زیاتر خزمەت بە ڕەوشی ئابووری و مرۆیی هەرێم دەکات. بەو پێی حکوومەتی بەغداد لە ئێستادا لەگەڵ چەندین دامەزراوەی دارایی گرنگ وەک بانکی نێودەوڵەتی و سندوقی دراوی نێودەوڵەتی لە هەوڵدایە بۆ وەرگرتنی قەرز بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی و سەرباری ئەوەش لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیەکانەوە هاوکاری دەکرێت کە ئەگەر پەیوەندیەکانی کورد لەگەڵ ناوەند ئاسایی بێتەوە، ئەوە پشکی کوردیش لەو قەرز و هاوکاریانە پارێزراو دەبێت.